اللي بمناڵە عزیزەکان چۆنن؟ باشین! هەمووتان باشن؟ بەڵێ! ئەییا خوا هەمیشە باش بن. دەنگ و باسان چۆنە؟ باشین! ئەدی پێم بڵێن پێتان خۆش ئەمڕۆ هاتوومەتە گوندەکەیەوە؟ بەڵێ! ئەدی پێم بڵێن ئەم گوندە ناوی چییە؟ مۆکەبە! مۆکەبە سەر بە ناحیەی کوێیە؟ سیتەک! ئەی سیتەک سەر بە قەزای کوێیە؟ چوارتە! ئەی قەزای چوارتا سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی! هەر بژین یەک چەپڵی قایم بۆ خۆتان. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارێ ئێمە گوندەکەی ئێوە لەگەڵ ئێوەیە ئاشنا بم هاوڕێتی پێیاکەم لەگەڵ ئێوەیە گفتوگۆکەم پێتان خۆشە یەکێک بێمەلاتان وانێ گفتوگۆ بکەین؟ بەڵێ! زۆر باشە کاکە محەممەد بەڵێ! چۆنی؟ باشم! باشی؟ بەڵێ! ئافەرین لە پۆلی چەنی؟ چوار! هەر بشی ئافەرین کاکە محەممەد بەڵێ! باشە گوندەکەی ئێوە لە زستانە ساردەیان گەرمە ساردا؟ بەڵێ! کاکە محەممەد بەڵێ! ئێمە بێت لە وەرزی زستانە دارەکان ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە؟ ناخێر! بۆ؟ چونکە ژووگیاکە ناشرین دەبێت چونکە سروشتەکەمان تێگەچێ ئاو هەوا ناخۆشە بێ ژینگەکەمان ناشرینە بێ وایە؟ بەڵێ! هەر بشی یەک چەپڵێک قامی بۆ لێبەر کاکە جێگر بەڵێ! چۆنی؟ باشی؟ ئەرەڵە! کاکە جێگر ئافەرین لە پۆلی چەنی؟ یەک ئەم ساڵ چوویتە قوتابخانە؟ بەڵێ! ئەی حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ! ئافەرین ئەی شەوان سەعات چەند دەخەوی؟ سەعات چەند؟ نۆ؟ بەڵێ! ئافەرین مناڵی عاقڵە بێ شەوانەش زوو بخەوێ بۆچی؟ بەئی زۆر بۆ ئەوەی زوو وەسێت و فریای قوتابخانە بکەوێ وایە؟ بەڵێ! هەر بشی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ئانا چۆنی؟ باشم! دەنگ و باسە چۆنە؟ حیبم! هەر بشی ئانا گیان ئانا تۆ لە پۆلی چەنی؟ شەش! بەڵێ! ئافەرین هەر بشی ئانا خان بەڵێ! ئادی پێم بڵێ گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ شەش؟ بەڵێ! ئەی باشە ئەگەر دەرچی بۆ پۆلی حەوت و هەشت ئەبێ واز لە قوتابخانە بێنن یان چیەکەن؟ دەبێت بخوێنین هەوڵ بدەین ئافەرین ئەی باشە لە پۆلی لە پۆلی حەوت و هەشتوانە لەکوێ خوێنن؟ سوورەقەڵات بەچی هاتوچووەکەن؟ سیارە؟ بەڵێ! باشە ئەبێ مناڵ کە چوو بۆ قوتابخانە بە سیارە جامی سیارەکە بکاتەوە و خۆی دەرکا یان دەنگە نەخێر بۆ؟ لەبەرەوەی ئەگەر هەیە سارێکی تر بێت و دواتریش خۆی لێبە هەر بژی ئافەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر نەمام گیان بەڵێ! چۆنی؟ باشم! ئەحواڵە چۆنە؟ باشم! یاخوار باش بی نەمام بەڵێ! تۆ لە پۆلی چەنی؟ شەش؟ بەڵێ! ئافەرین هەر بژی نەمام بەڵێ! تۆ ناوێکی خۆشە هەیە نەمام یعنی چی؟ هەین دار و درەخت یعنی دار و درەخت باشە تۆ حەزت لە چاندنی دار و درەختە؟ بەڵێ! ئافەرین باشە ساڵانە هەوڵەی لەگەڵ هاوڕێکاتە لە وەرزی چاندنی نەمامان نەمام بچێنی؟ بەڵێ! باشە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن بۆچی لەگەڵ هاوڕێکاتە هەڵمەتێکی نەمام ناشتن ناکەن دواتر وێنەی خۆتان بگرن بۆ منی بنێرن منیش لە پەیجەکەی خۆم بۆتان بڵاوەکەمەوە باشە؟ بەڵێ! ئافەرین نەمامکات نەمام؟ بەڵێ! ئەی چیمان پێشکەشەکەی؟ هۆنراوە! ئادەی ژینگە پاگوخاوێنی ژینگە ئەرکەولامان گرنگە دڵسۆزین بۆ ئەم خاکە چونکە ڕەوشمان چاکە خۆشمان دەوەی نیشتیمان خاکی جوانی کوردستان دەمانەوێ سەڵز بێ هەردەم ناوی بەرز بێ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆ نەمامکات
دەستخۆش ئافرین مەلیکیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە بەڵا باش ئەیەخوا هەر باش بی مەلیکیان مەلیک بەڵێ باشە تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین هەر بشی مەلیک بەڵێ ئەو ڕۆژانەی کە پشوتانە بۆ نمونە قوتڵەی نیوەی ساڵیان قوتڵەی سەری ساڵ لە هاوینەکەیە ئێوە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن بە ئیش وشتەوە بە ئیش وشتەوە بەڵێ یعنی تۆ هاوکاری خێزانەکەوەکەی لە ئیش و کارە بەڵێ چی ئیشێکە زانی ئادی پێ بڵێ ئیشی ناوماڵ و شت باشە کاتێک کە خێزانەکە و خەریکی کشت و کاڵۆ و شتانەن تۆ هاوکاریانەکەی خواردنیان بۆ بەری بەڵێ هەر بشی ئەفەرین مەلیکیان یەک چەمڕی قایمی بۆ لێبەر دەست خۆش فەنای بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە بەڵا باشم تۆ باشی سەلامەت فەنای بەڵێ و تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین فەنای بەڵێ تۆ زانی من ناوم چییە بەڵێ ناوم چییە زیتەڵا ئافرین باشە تۆ منە لە کۆ بینیوە لە بەرنامەی کورسات ئافرین هەر بشی واتە لە ماوەی مناڵانی کەناڵی کورسات وایە بەڵێ ئێ باشە تۆ حەزەکەی مناڵ زیاتر سەیری تەلەڤیزۆن کا و سەیری ماوەی مناڵان کە باشترەیان مۆبایل و ئایپاد و شتانە بەکاربێنێ سەیری مای منداڵان ئافرین بۆچی لەبەرەوەی سوودی هەیە ئافرین ماوەی مناڵان سوودی زیاترە وەک لە ئایپاد و تابلێت و شتانە دوایی مۆبایل و شتانە چاوە کەسەکە وایە بەڵێ هەر بشی یەک چەمڕێک قایم بۆ فەنای گیان یوسف بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش هەر بشی یوسف گیان یوسف بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگە مانگا ئەی مەڕ و بزن ئانش بەخێوە ئەوانیش بەخێوەکەن بەڵێ باشە مەڕ و مانگا و بزن و شتانە سوودیان چی عادی پێم بڵێ شیرەکان دوای شیرەک ئایان دۆشین شیرەکان دوایێنی ئەی خۆین سوودی شیر ئافرین واتە سوودی هەیە بۆ شیر بۆ پەنیر بۆ ماست ئەو شتانە وایە بەڵێ ئەی باشە هەموو بەرهەمەکانی خۆتانەی خۆنیان ئەشی فرۆشنەوە ئەشی فرۆشنەوە ئافرین کەواتە ئەمە سوودێکی باشیە بۆ خێزانەکان ئەتوانن لە ڕێ ئەمانەوە داهاتێکی باش بۆ خۆتان پێیان بکەن وایە بەڵێ هەر بشی یوسفیان یەک چەمڕێک قایمی بۆ لێبەر ئاریاس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە هەر بشی کاکە ئاریاس بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین ئەی ماڵتان دوورە لە قوتابخانەوە بەڵێ زۆر بەڵێ ئەی کە ئەچی بۆ قوتابخانە سەرماو نابێ سەرمام ناوێت چونکە زۆپایان بۆ دابین کردوین ئافرینەوە شتێکی زۆر باشە بۆ ئەوی مناڵە ئازیزەکانمان هیچ کاتێ نەخۆش نەکەون وایە بەڵێ ئەی باشە لە وەرزی زستانە ئێمە ئەبێ پۆشاکی گەرم لە بەرکەینیان چی پۆشاکی گەرم بۆ بۆی نەخۆش ناکەوین بۆ ئەوەی سەرمامان نەبێ و نەخۆش نەکەوین ئەی کە نەخۆش کەوتین ئەبێ بڕۆینەوە بۆ قوتابخانەیان ئەبێ چی بکەین ئەبێ بچین دەرمان وەرگین ئەڵێن مامەسا بۆمان کە بە عتلە بۆی دەرمان وشتەکەمان بخۆین هەتا چاک بینەوە ئافرین کەواتە ئەبێ مۆڵەت وەرگری نەگەر نەخۆش بووی بۆ ئەوەی هاوڕەکانی ترمان توش نەکەین وایە بەڵێ هەر بشی ئاریاسیان ئاریاس بەڵێ ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی لە سەرەتای ساڵەوە خوشکەکان براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم خۆشەویستەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشوویە ڕایەوە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە وایە زانین هێلانەیە پشووی هاوین بڕایەوە ئافرین ئەدی یەک چەپڕی خایمی بۆ لێبەر هەر بشی ئاریاسگان دەست خۆش ئیلیاس بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا زۆر باش یاخوار باشبی ئیلیاس بەڵێ گوندەکەی ئێوە بەڵێ دەوروبەرەکەی چییە؟ ماسە سەوزاییە سەوزایی ئاتی ئەو شتە بەرزانە چی پێوترێ ئەوەی لە گرد بەرزترە شاخ شاخ وایە بەڵێ کەواتە گوندەکەتان لە ناوچەیەکی شاخاویە وایە بەڵێ ئافرین باشە لە گوندەکەی ئێوە چوار دەوری گوندەکەتان ئاژەڵی کێوی لێە بەڵێ وەکو چی وەکو کەروێشک و سمۆرە و ئەی ڕێ سەقەڵ و ئەو شتانە بەرازوی ڕێویشی لێ باشە پێم بڵێ ئیلیاس بەڵێ ئێمە ئەبێ و ئاژەڵانە ڕاو بکەین نەخێر بۆ چکە سیمای
ژنگەکەمان ناشرینە بێ هەر بژی سیمای ژینگەکەمان ناشرینە بێ دواتر هاوسەنگی زەوی نامێنێ ئەگەر ئێمە و ئاژەڵی کێویانە بکوژین وایە وایە هەر بژی یەک چەپڵەکای بۆ ئیلیاسگیان ئەحمەد بەڵێ چۆنی هەڵا باشم یاخوار باش بی ئەحمەد جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی ڕۆ لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج بەڵێ ئافەری هەر بژی کاکە ئەحمەد ئەحمەد بەڵێ تۆ ئەو کاتانی کە پشوتان هەیە لەگەڵ هاوڕێکانتا چی یاریەکەکەن زیاتر ئێمە زیاتریای ڕاوڕاوکێ ڕاوڕاوچێ بەڵێ ئەی یاریە کوردەواریەکان ناکەن وەکو کڵاو کڵاوێن ئەو یاریانە با ئەوانە شەکەین ئەیزانی بەڵێ ئێدە باشە حەزەکەی کە شەوێک من بێم بۆ ماڵی ئێوە لەگەڵ هاوڕێکانە کۆبینەوە بۆ خۆمان یاری کڵاو کڵاوەکەین بەڵێ ئافرین کەواتە بیرتان نەچێ ئەبێ لە بری یاری ئایپاد و مۆبایل و شتانە گرنگی بین بەو یاریە کوردەواریانە خۆشترە وایە بەڵێ ئافرین یەک چەمڕێکایم بۆ کاکە ئەحمەد یوسف بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە با باش هەر بشی کاکە یوسف بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش بەڵێ ئافرین یوسف بەڵێ لە قوتابخانەکەتانە مناڵانی پۆلی یەک و دوو سێی تایە وایە بەڵێ باشە چۆن ڕێنماییان نەکەی کە قوتابخانەکەیان بە پاک و خاوێنی ڕاگرێن تاوەکو پیس نەبێت و ژینگەی قوتابخانەکەتان نەشێوێ پاژماوەی پیس و لایلۆن فرێنەدەنە سەر زەوی ئافرین باشە ئەی خۆ چۆن هاوکاری کارگوزارەکان یان مامۆسا بەڕێزەکانەکەی تاوەکو قوتابخانەکە پیس نەبێت پۆلەکان پاکەکەیتەوە بەڵێ ئافرین ئەی خۆڵ و خاشاکەکەی چی لێکەی فرێ دەمای ئەکەین تەنەخۆڵەوە ئافرین یەک چەپڵێکایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش کاکە ڕامان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە با باش هەر بشی کاکە ڕامان بەڵێ گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ کشت و کاڵ چ شتێک زیاترە چێنن ماسا گەنم گەنم بەڵێ چیتر سانووەک و پاقلە و وێنجە و ئەوانەش باشە وێنجە سوودی چیادی پێم بڵێ سا بۆ ئاژەڵەکانمە بۆ ئاژەڵەکان بەڵێ چی ئەیخوا مانگای خوا بەڵێ ئەوە مانگا بۆیە ئەوە نەزل و بەهێزە هەر وێنجە خوا نا ئەی گژوجاژە خوا گژوگیا خوا بەڵێ باشە ئەوە مانگاتانەیە بەڵێ خۆش دەوێ هەرەلا ئەی ئازاری ئاژەڵەکانی نا بۆچی ساچکە چونکەوانیش بە سزمانن وایە بەڵێ ئەوان گوناحن فەقیرن هیچمان لێ ناکەن تەنیا شیرمانێنێ وایە ماسا هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ کاکە ڕامان ئەسما بەڵێ چۆنی باشە باشی بەڵێ ئەسما ئەوە نەخۆشی تۆ بەڵێ نەخۆشی بەڵێ بڵێ بەچی ئازانیم دەنگە زۆر نزمە بۆیە وتم ڕەنگە نەخۆش بێ بۆیە باش گوم لە دەنگی نییە ئەسما بەڵێ لە پۆلی چەنی یەکەم لە پۆلی یەکی بەڵێ ئافرین ئەی باشە ئەسما تۆ شوەکو هاوڕەکانی ترە حەز لە قوتابخانەیە بەڵێ ئەیکە گەورە بووی حەزەکەی ببی بەچی بە دکتۆر مامۆسایان بە دکتۆر دکتۆر بۆچی لەبەرەوەی خزمەتی وڵاتەکە بکەی وایە باشە ئەگەر لە پاشە ڕۆژا بووی بە دکتۆر کەیتەوە گوندەکەی خۆ خزمەتی مناڵانی ئێرە بکەی بەڵێ ئافرین یەک چەپڕێکای بۆ ئەسماگیە شاتوو بەڵێ چۆنی باشە باشی بەڵێ شاتوو بەڵێ تۆ لە قوتابخانە نیت نا نەچووی هێشتا بۆ قوتابخانە نا ئەی حەز لێیە ئا کەواتە ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ وەرزش بکەی ئەزانی بۆ بۆ بۆی وەکو هاوڕێکانی ترێ زوو گەورە بیت و تۆش بچیتە قوتابخانە باشە بەڵێ ئافرین یەک چەپڵێکای بۆ شادووکیە شادی بەڵێ چۆنی باش حواڵە چۆنە باش هەر بژی شادی جان شادی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین شادی بەڵێ ئادی تۆ پێم بڵێ بزانم ئێوە وەکو کچەکان ئەو کاتانەی کە تاقیکردنەوەتان نییە و پشودانە بۆ خۆتان لە ماڵەوە دانیشتون خۆتان بەچیوە سەرقاڵەکەن سەعیەکەین لە قوتڵی نیوەی ساڵ و سەری ساڵە لە قوتڵی سەری ساڵە یارمەتی دایک و باوکمانەی یارمەتی دایک و باوکەی بۆچی ئەو کاراکەی بۆی ئەوە نیش هیلاک نەبن و بۆ ئەوەی ماندوو نەبن و
کارەکانی ماڵەوە بەباشی بەڕێوە بچێ وایە؟ بەڵێ ئافرین شادی؟ بەڵێ ئێزانی گۆرانی شتێکم بۆ بەڵێ. بڵێ دەی مین ئایکە مین ڕەزا قورزە زۆر بەساوم بەترسە ڕقی لە من لە تۆیە دوژمن هەموو مرۆیە بۆ ئێمە وەک تەڵەیە دەستکاریکی هەڵەیە بە هەواڵان بێژە هەر شوێنەیە کەمی ڕەژە با نەچم بۆ ئەو جێە کەمینی بە دخۆی لەیە نەک بتەقێ بوو کوژە خوێنی فاکە بڕێژە هەزار نەفرەتی لێ بێجا لە هەر شوێن جێبێ هەر بژی ئەمە لە کێوە فێر بووی؟ مامۆستا لە مامۆساکەتانەوە؟ کەواتە مامۆسا ها چەند گرنگە بۆ ئێمە بۆ وڵات لەبەرەوەی مامۆسا هەموو کاتێشتی باشمان پێرەکە وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەمڵی قایمی بۆ لێبەر ئەسرا جوانی باشی ئەسرا تۆش نەچوویتە قوتابخانە؟ ئەی من نەخۆشەوێ زۆریان کەم گوڕە منیش زۆر دۆم خۆشەوێ ئەزانی بۆ؟ لەبەرەوەی ئێوە مناڵی زۆر عقڵن مناڵی زۆر ژیرن ئەبێ بۆ خۆ بە دیار ئەفلام کارتۆنەوە دانیشی نابێ هیچ کاتێ دەستکاری مۆبایلەکەی دایە و باوە بکەی باشە؟ بەڵێن بێ بەڵێن بێ ئافرین یەک چەمڕێ قایم بۆ ئەسراکیە ڕۆزی جوانی باشی ڕۆزی تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو ئافرین ڕۆزی گیان بەڵێ باشە ئەگەر ڕۆژێ هاوڕێیەکی نەخۆش بێ نێتەوە بۆ قوتابخانە تۆ ئەچی هاوکاری بکەی بۆ ئەوەی لەوانەکانی دوانەکەوێ؟ بەڵێ ئەچی چی لەگەڵاکەی؟ ئەچین یارمەتێدی لەوانەکانە ئافرین ئەبێ ئەو وانانەی کە خۆ خوێندوو تا ئەو نەیزانیوە ئەبێ لەگەڵ یا بۆی ڕوونکەیتەوە بڵێ ئێمە ئەموانێ ئەمان خوێن بۆ ئەوەی تا تۆش چاکە بیتەوە من ئاوکاریوەکەم باشە؟ یەک چەمڕێکایم بۆ ڕۆزیکە ئەسما بەڵێ جوانی باشم باشی؟ بەڵێ ئافرین ئەسماگیان ئەسما بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ چوار چوار؟ بەڵێ هەر بژی ئافرین ئەسما بەڵێ من هاتووم بۆ ئەم ناوە بۆ سەیران ئەزانی؟ بەڵێ باشە خەڵکیە بۆ ئێرە بۆ سەیران؟ بەڵێ ئەی خەڵک ئەم ناوە پیسەکەن کە دوای ئەوەی سەیرانەکەیان تەواو بۆ ڕۆنەوە ماڵەوە؟ نەخێر پیسی ناکەن؟ نەخێر ئەی باشە چ ڕێنماییەکەیە بۆ ئەو گەشتیارانەی کێن ئەم ناوە تاوەکو ژینگەکەی ئێوە بە پاکی ڕابگرن کە ئەوانە خوانەکەیانە خۆر وە قاپ و لایلۆن ئەبێ علاگەی بێن لەگە خۆیان خوشتەخۆڵەکەی تێکەن ببێنە بۆ ماڵە بخێن ناس سەتەخۆڵەکەەوە ئافرین هەر بشی باشە تۆ حەزت بە پاکراگرتنی ژینگەیە؟ بەڵێ بۆچی؟ بۆی ژینگەکەمان جوان بێت بۆ ئەوەی ژینگەکەمان جوان بێ تااقەتی ئەومان هەبێت لە ژینگەکەمانە دانیشین چووکە ئەگەر ژینگەکەمان لە ناو بچێ ئێمەش تووشی نەخۆشیە بین و لە ناوەچین وایە؟ ئافرین ئەسما بەڵێ ئێزانی شتێکم پێشکەشکەی؟ بەڵێ دەی کۆمپیوتەر دانیشە لام بەرامبەر دانیشە لێم بڕوانە ئیش و کارم چەند جوانە عقلێکی گەورە و پڕم وەک دارستانی سڵم ئامەرێکی هەستیارم هەرا ناکەم لە کارم من گەنجینەی سانیاریم بۆتان مایە و شاریم وەرا بەکارم بێنە زانیاریم لە دەربێنە هەر بشیت یەک چەمڕێک قایمی بۆ لێبەر دەست خۆش ئەسماگیان هەر بژی شاگۆڵ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنا؟ باشم ئەیا خوار باشبی شاگۆڵ تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی پێنجم لە پۆلی پێنجی؟ بەڵێ ئافرین شاگۆڵ بەڵێ بەدەر لەوانەکانەوە یعنی بێجگە لەوانەکانی خۆ حەزە بە خوێندنەوەی چیرۆک و کتێب و شتانە هەیە؟ بەڵێ زیاتر حەزێ بە خوێندنەوەی چییە؟ شلیک و هاوڕەکانی واتە چیرۆک وایە؟ بەڵێ دە باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوە ناوی گۆڤاری پەپولەیە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە زانیاری بە سوودی تایە تۆ شەتوانی بیخوێنیتەوە دواتر سوودی لێ ببینیان ئەو هاوڕێیانە و کە نەهاتون بۆ بەرنامەکە ئەتوانی دوای خۆ بی بەوان تاوکوانیش سوودی لێ ببینن باشە؟ هەر بشی یەک چەمڕێک قایم بۆ ماوڕێمان وەگر جوانی باشی وەگر تۆش نەچوویتە قوتابخانە؟ نەچووی؟ دەکەواتە تۆش وەکو ئەو هاوڕێیانە و ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ خواردنی باش بخۆی نابێ هارە هاریکەی لە ماڵەوە بۆ ئەوەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە باشە؟ ئافرین هەر بژی مناڵەکان وا بزانم بەیەکەوە شتێکتان بۆ ئامادە کردوم پێشکەشم بکەن وایە؟ ئەدی دەی چییە پێشکەشم بکەن؟ بەخێر بێن بەخێر بێن سەر چاوان ئێرەدان گر ئاودان بەخێر بێن بەخێر
فێری کردوون کەواتە یەک چەپڕێ قایم بۆ خۆتان و مامۆساکانیشتان مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە حەزم ناکرد کۆتایی بە بەرنامەکەم بێت و بەجێتان بێڵم بەڵام بڵێم چی ماوەکەم هەر ئەوە نێ و تەنیا ئەوەنە دەرفەتم هەبوو لەگەڵتانە دانیشم بەوی وایم کە دەرفەتە بێ جارێکی تر بێمەوە بۆ لاتان و سەرداتاکەم ئێوە دڵخۆش بوون کە من هاتم بۆ ئێرە زۆر باشە هەمیشە لە دڵخۆشیان بێنەوە من کۆتایی بە بەرنامەکەم هێنا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ